إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة نساء هۆکاری ناوندرانی بەو ناوەوە. ئەم سوورەتە بەهۆی ئەوەی کەوا زۆر باسی ئەو حکم و بابەتانە دەکات کەوا پەیوەندیان بە ژنانەوە هەیە بەو ناوەوە ناونراوە کە لە هیچ سوورەتێکی تری قورئاندا ئاوا باس نەکراوە، هەر بۆیە بە سوورەتی نیسائی گەورە ناونراوە لە بەرامبەر سوورەتی نیسائی بچووکدا کە مەبەستیش لە سوورەتی نیسائی بچووک سوورەتی تەلاقە. پێناسەیەکی ئەم سوورەتە: یەکەم، سوورەتی نیسا سوورەتێکی مەدەنیە. دووهەم، یەکێکە لە سوورەتە درێژەکانی قورئانی پیرۆز کە ژمارەی ئاەتەکانی 176 ئاەتە. سێم، وەزنجیرەی چوارەمە لە ناو ڕیزبەندی سوورەتەکانی قورئانی پیرۆزدا. چوارەم، لە دوای سوورەتی ئەلمومتەحینە دابەزیوە. پێنجەم، یەکێکە لەو سوورەتانەی کەوا بە هۆکارەکانی بانگکردن دەست پێ دەکات کە دەفەرموێت یا ئەیوهە الناس. شەشەم، ئەم سوورەتە باس لە حکمەکانی میرات دەکات و کۆتایی سوورەتەکەش بە هەمان شێوە باس لە حکمێکی تری میرات دەکات. تەورەکانی ئەم سوورەتە: سوورەتی نیسا یەکێکە لە سوورەتە درێژەکانی قورئان و زۆر تەوەر لەخۆ دەگرێت کە بەڕاستی پڕیەتی لە دانان و دیاریکردنی حکمەکانی شەریعەت کە کاروبارە ناوخۆیی و دەرەکیەکانی موسڵمانان ڕێکدەخات کە بایەخ دەدات بە بابەتە شەرعیەکان بە هەمان شێوەی سوورەتە مەدەنیەکانی تر کە باس لە بابەتە پەیوەندیدارەکان بە ژنان و خێزان و دەوڵەت و کۆمەڵگاوە دەکات. بەڵام گەورەترین تەوەر کەوا ئەم سوورەتە زۆر باسی دەکات بریتیە لە حکمە پەیوەستەکان بە ژنانەوە، هەر بۆیەشە بەو ناوەوە ناونراوە. و هەروەها لە تەوەری تردا باسی بە تەنها پەرستن و بە تەنها دانانی خوای گەورە و تەقوا و لە خواترسان دەکات و ڕاستکردنەوەی عەقیدە و بیر و باوەڕی خەڵکی بەگشتی و ڕزگارکردنیان لە لادان و دوورخستنەوەیان لە ڕێگا چەوت و لارەکان. ئەمەش بەڕوونکردنەوەی حەقیقەتی عیسای کوڕی مەریەم سەلامی خوای گەورەی لێبێت کە بەندە و نێردراوی خوایە و هەڵوەشاندنەوەی بیر و باوەڕی گاورەکان و سەلماندنی ئەوەی کەوا خوای گەورە هیچ شەریک و هاوڵ و خێزان و منداڵی نییە وەک گاورەکان گومان دەبن. و هەروەها باسی ڕێخستنی کۆمەڵگا و پاراستنی لە خراپە و خراپەکاری و دوورکەوتنەوە لە هۆکارەکانی خراپبوونی کۆمەڵگا دەکات لەگەڵکردنەوەی دەرگای تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە و وازهێنان لە خراپە و خراپەکاری. و لە هەمان کاتدا وریایی دەداتە موسڵمانان بەوەی کەوا کەمتەر خەمی نەکەن لە بەرامبەر منداڵانی بێباوکدا و نەخواردنی ماڵیان بەناحەق. ئەمە جگە لە هاندانی موسڵمانان بۆ دادگەری و زوڵم نەکردن. و هەروەها ئەم سوورەتە پیرۆزە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کەوا مەبەست لە حکمە شەرعیەکان دانانی قورسی و ناڕەحەتی نییە لەسەر موسڵمانان، بەڵکو ڕێنمایی موسڵمانان دەکات بۆ ڕێگای ڕاست و پارێزگاریکردن لە بەها گەورە و پیرۆزەکان. و ئەوەمان پێ دەڵێت کەوا هۆکاری ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ و ناڕەحەتیەکانی ڕۆژی دوایی بریتیە لە ئیمان و باوەڕ و ئەنجامدانی کار و کردەوەی چاک، نەک هیوا و خۆزگە خواستن.